ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی ئازیز لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە بەرنامەی بەشدارانی شۆڕشی ژینا دەدوێن بە بەشداری کاگ ئەرەستو پاسیار لە بریندارانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان و ئێستا بە ناچار لە دەرەوەی وڵات ژیان بەسەرەبا. تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت چە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێنی شەندەر شکاندی شەقڵی چی سنوور تۆژن ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و تۆژن ژیان و ئازادیت کردا. کاگ ئەرەستو ئەم کاتت باش بەخێربی بۆم بەرنامەیە و سپاس کە ئامادە بووی لەم بەرنامەیە بەشدار بیت. بەڕێز و سڵاو ئەو کاتە و هەموو کاتی ئێوەی ئازیز و بینەرانی بەرنامەکەتان پڕ لە خۆشی و شادی. زۆر سپاس. کاگ ئەرەستو پێم باشە خۆتان بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێنن. بەڵێ هەر وەکو ئیشارەتان پێفەرموو من ئەرەستو پاسیارم خەڵکی ئاوایی خارنجەی سەر بە چۆمی مەجید خان دەکەوێتە شارستانی بووەکان. دەکرێت بڵێن من یەکێک لەو کەسانەم کە برینداری ئەو شۆڕشەم و ئەگەر کورتێکی باس لەسەر پێچوون و یا چۆن برینداربوون و بەشداری خۆم لەسەر شۆڕشەکە بکەم دەتوانم ئاماژە بەوە بکەم لە سەرەتای دەستێکی شۆڕشەکەوە منیش هەر وەکو هەموو جەماعەتی کەوا هاتنە سەر شەقام و ناڕەزایەتی خۆیان نیشاندا منیش بەشداری خۆم کرد. هەڵبەت چەند جارێک بریندار بووم بەڵام بەو شێوازەنا ئەوەی کەوا من بینەران دەیبینن لە تەسویرەکەدا چاوی چەپم لە دەستدا و ساسمێکی زۆر زۆریش ئێستاش هەر لە لەشم داماوەتەوە. دەکەوێتەوە ڕۆژی چلەی ژینا لە شاری سەخس کە مەراسمێک یا بەرنامەیەکی زۆر گەورە و جەماعەتێکی زۆر زۆر ڕوویان لە قەبرستانەکەی ئایچی کردهبوو. منیش بەوەم زانی کە یەکێک لەو جەماعەتە بم بۆ دڵنەوایی لە بنە ماڵەیە بەڕاستی چوونە بەشداربوون لە بەرنامەکە و ئەو کارە ساتەی کەوا نەدەبە خۆڵقەندرا بە بەدەست ئەو ڕژیمەوە یا ئەوەی کە بەسەر جەماعەتات بەسەر هەمومان هات و بۆیە منیش یەکێک بووم لەو کەسانی کەوا لەو شۆڕشەدا بریندار بوو. بەڵێ کاگ ئەرەستو ئێستا لە جەرەوە وڵات ئایا هیچ هەنگاوێکت هەڵگرتووە بۆ تەندروستیت بۆەوەی کە و ساچمانە دەربێن و تەندروستیت جێگیر بێتەوە؟ بەڵەوەی لە ڕاستیدا بێ بۆ دکتوری چاو چووم دوو مەرحەلە چووم بۆ دکتوری چاو. بەداخەوە چوون من چاوی چەپم سێ چاسمەی بەرکەوتووەوە بە حەدەقەی چاوم وانێ بێستەکەی پشتەوە چەسبیوە هیچ دەستڕەسیەکیان پێی نەبووە و زەربێکی زۆریشی لە شەبەکیە داوە. کوتیان ناومێدین بۆی کە بینایی بۆ چاوت بگەڕێتەوە. هەڵبەت سیتێسکەنێکشم لێرە هەڵگرتەوە و چون ئەو ساسمانی کەوە لە دموچاوم دایەشێکی زۆر زۆر دێنەوە دموچاومی ماساند بوو ئەیامێکی زۆر ڕێک بە دەرمان و شت عیلاجەکەیمان ڕاگرتووە. جاری ئەوەڵ چوونە دکتۆر بیمارستانێک بوو لێرانە چوینە ئێران و کوتی زۆر بە ئاسایی زۆر کەماڵی خونسەردی و کوتی ئەمە بۆمان جێبەجێ دەبێ و سبحانیە تەشریف بێنەوە و لە توولی ساعتێکدا ئەمەندی کەوا لە دموچاوەدا نزیک 27 ساسمەیە بۆ دەردێن کە من چوومەوە تاغی دەرهێنانەکەی چەندانەیە کە سەرحی بوون لە سنگمدا بوو ئەوانیان دەرکێشا بەڵام ئەگەر گەیشتە ئەوەی نێوچاوان و یەکیش لێرانش لێرەدا بوو دیتیان بەڕاستی فەجەعتر لەو شتەیە یعنی تا ئالان شتی وایان نەدیت بوو کە بتوانن ئەو ساچمانە دەربێنەوە فەق بەداخەوە نەیانتوانی زۆر کاری لەسەر بکەن. ئێشی زۆر زۆر بوو کوتی ئەندازەیەکی زۆر بە ئێسکی سەرتەوە نووساوە فەقەت ئەوان توانی دەربێنن بەڵام ئێرەشیان کە هەڵبچڕی هەروە بەستیانەوە و تەرمینێکی دیکەیان پێداین وەختێکی دیکەیان پێداین بۆ ئەمەل کوتیان دەبێت لە شوێنێکی خاستر و
لە ژێر بێهۆشیدا ئێمە بتوانین کاری لەسەر بکەین وا دیارە ساچمەکان کاریگەریەکی زۆری لەسەر ئەو دەستەی ئێمەدانا و ناتوانین هەراوە سەدحی دەستی بۆ بەرینەوە. بەڵێ کاگەرستو بە هیوایەوەی کە لە جەوەی وڵات بتوان تەندروستیتان دووبارە بەدەست بێنەوە. کاگەرستووە دەبینە سەر شۆڕشی ژینا. ئێوە وەکو کەسێک کە لە شۆڕشی ژینا بەشدار بوون، وەکو لیدرێکی شەقامەکان بوون، پێتان وایە بۆچی ئەو ناڕەزایەتیانە ئاوا هەمەگیر بوو هەموو شارەکانی کوردستان و ئێرانی گرتەوە وەکو ڕای خۆتان؟ لە ڕاستیدا چەندین فاکتۆر دەتوانێت هۆکاری ئەوە بێ بۆچی خەڵک هاتنە سەر شەقامەکان. ئێمە نزیک بە 5 هەیە دەبینین ئەو ڕژیمە بە هەر شێوازێک کە بیهەوێ خەڵک دەچەوسێنێتەوە. شتێکە زۆر زۆر دڵی خەڵکی ینی بەڵێن شکاندووە و ناخی خەڵکی هەژاندووە دزی و فرت و فێڵێکە کە ئەو ڕژیمە لە میلەتەکەی خۆی دەکا. ئەوان ئێمە نێوی دەنێنە دزی بەڵام ئەوان نێوی دەنێنە ئیختلاس. وڵایەکی زۆر زۆر لە ئێران دەچێتە دەرێ و لە وڵاتانێکی دیکە سەرمایە گوزاری پێ دەکرێت. لە قەباڵی ئەوەشدا بۆ جبرانی مافاتی ئەو مۆزوعانە یا پڕکردنەوەی جیفانی یا دەخلی سەرەکی خەرجی ئەو وڵاتە کە ئێمە ساڵیانێک بودجێکی بۆ تەرخان دەکرێت دێنێ لەسەر خەڵک چۆن بڵێم وەکو لێستاندن لێ دەستێنێتەوە. ئیتر کە بۆشی مەهار نابێ ئێمە پێی دەڵێن تەوەڕم یا گەورە بوونەوەی بۆشایی ئەو نەبوونی داراییکەوە دەتوانێت قەرەبووی زیانەکانێکەوە بەر خەڵک دەکەوێت یا بەر ئەو میلەتە دەکەوێت بیکاتەوە کە دەگەرێتەوە سەر ئەو بنەمایی کە خەڵک دەخاتە ژێر فشارێکی زۆر زۆرەوە گرانیەکان. تۆ ئەگەر بێنی ورد باسی بکەی لەسەر کار و کاسبیکردن یا بژێوی ژیان لە چوار پارچەی ئێراندا خاصەتەن کوردستان کە ئێمە دەبینیم فشارێکی زۆر زۆر لەسەر خەڵکە بە نەبوونی کارخانەجات، نەبوونی ئیمکاناتێکەوە خەڵک دەرامەتزایی پێ بکەن، ئەوەی کە هەمانە کەشاوەرزیەکە و بەنسبەت تەجارەتایەکی بینی ئوستانیە کە بەندرێت ئەوەشمان هەر بەدەستەوە معاملاتی ئانچنانیشمان هەر لەگەڵ ناکرێ. هەر ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە خاصەتەن لە کوردستان دەرامەت تا ڕادەیەکی زۆر زۆر کەم بێت و خەڵک بکەونە مەزیکەیەکی زۆرەوە بۆ تامینی معاشی خۆیان. دەتوانین دلیلێکی قانعکنەندە بۆ ئەوە بێ کە خەڵک ناڕەزاتی خۆی بۆ شێوازە دەبڕێبێتە سەر خیابانەکان و ئەو شعارانەی کەوا دەبێ بیدەن و وەکو مافەسەرێکەکانی خۆیان کە دەیان هەوێ دەستیان پێ بگا ئەوە شێوازە دەری دەڕن. بەڵێ کاگەرستو پێتان وایە ئێستا وەکو خۆشتان ئاگادارن نزیک دەبینەوە بە دوهمین ساڵیادی شۆڕشی ژینا کە لە کوردستانەوە دەستی پێکرد و دواتریش وەکو ئاماژەمان پێکرد تەواو شارەکانی ئێرانی گرتەوە. پێت وایە چه ئاوگۆڕێکی بنەڕەتی لە 2 ساڵی ڕابردوودا دروست بووە؟ ئاڵوگۆڕەکان بەسەر ئەگەر جوان لەمە بەستەکەی جەنابەت تێگەیشت بم ئاڵوگۆڕ بەسەر ئەو شۆڕشەدا یا ئاڵوگۆڕ بەسەر ئابووری ئێراندا بەسەر کۆمەڵگا. بەڵە خەڵک لە دوای دیتنی و لە دوای دەرەنجامی ئەو شۆڕشەکەوا دەستی پێکرد یەکە لە گەورەترین شۆڕشەکان دوای 45 ساڵ 46 ساڵ لە ئێران بوو، هەم درێژخایان بوو هەمەوەی کە کاردانەوەیکی نێودەوڵەتی زۆر زۆری بوو. بەڕاستی بووی دەرکەوت خەڵک کە ئەو ڕژیمە نەدۆستی میلەتەکەی خۆیەتی و نە دۆستی وڵاتانی دەوروبەریشێتی، فقط حکوومەت بەدەست چەند نەفەرێکی خاصەوەیە دەتوانن باڵاو پاین بە ژیانی خەڵک بکەن، هەرچەند باڵامان کە نەدیوە بەڵام پاینمان زۆر زۆر دیوە. بۆی دەرکەوتووە کە بەڕاستی نەمانی ئەو ڕژیمە زۆر زۆر باشترە لە تاکو نێمانی زۆم و زۆر نەبوونی بێکاری و تا ڕادەیەکی زۆر ڕووخانی چوارچێوەی ماڵەکاندا کە دەبینین هەر فاکتۆری سەرەکیشی نەبوونی ئەمراری مەعاشی خەڵکە پێداویستەکان لە نیازەکانی ئەوەڵیەیە بۆیان دەرکەوت ئەلەو شۆڕشدا. بەڕاستی ئێمە ناتوانین دڵخۆش بەوە بین
کە ئەو ڕژیمە دەتوانێت هەم دۆستی میلەت بێ هەم خۆی چاکاتەوە پس کەواتە خەڵک بۆ نەتیجەیە گەیشتون هەرچی زووتر بڕوا و ئاڵگۆرەی سیاسی لە ئێران بکرێ زۆر باشترە و بۆشیان دەرکەوتووە و خاترجەمیشن لەو مەوزوعە. بەڵێ کاگەرستو ئێستا ئێوە لە دەرەوەی وڵات ژیان بەسەرەوەن لە وڵاتی ئاڵمانن سەر ڕایوەی کە وتان کە ئێستا خەریکی دەرمانی پێویستن بۆ خۆتان چی ئەکەن ئێستا سەرقاڵێکین چۆن دەتوانن دەنگی شۆڕشی ژینا بن لە دەرەوەی وڵات یام دەنگی و کەسانە بن کە وەکو خۆتان بریندارن لەژێر گوشارەکانی کۆماری ئیسلامیدا؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە لە سەرەتاییکەوە سەرێکی زۆرمان لەو بریندارانەی شۆڕشی ژنجیان ئازادی هاتینە دەرێ گروپێکمان دروست کرد بە عنوانی دادخواہ ئەو جەماعەتەیەکەوە بەڕاستی بریندارن و بنەماڵە شەهیدن زیندانیهای سیاسی ئەو شێوازە گروپێکی باشمان دروست کرد و ئێستاش خەریکی کارەکانی خۆمانین چالاکیەکانمان دەست پێ کردو بە ئاکسیۆن و بە بینینی پارلەمانکارەکان لە ئەوروپا و دەرخواستێک کە لێمان کردوون کە بەڕاستی ئەوەی کە دەکرێت بەرامبەر ئەو ڕژیمە بیکەنەوەی لە دەستیان دێ ئێمە سەنەدایەکی زیندوین و لەبەر دەستیانین ئەگەر بەڵێ فیلمەکانیش دروستکراو بن یا ئەستەن سیحەتیان نەبێ بەڵێ ئێمە هەین دەتوانن نمونەی ساچمەکانی کەوا لە من هاتە دەرێ و دکتورەکە پێی کوتم ئێمە دەبین بۆ ئازمایش دەتوانن کەڵک لەوان وەرگرن و کەڵک لەو پڕانە وەرگرن کە فیشەکی جەنگیان بەرکەوتووە حتا یەکیان توانیوێتی لەگەڵ خۆی بیهێنێ زۆر بە زرنگی زۆر بە باشی هێنێتی بیهێنێ وەستەفتی کە ئێمە لەگەڵ کومیتەی حەقیقەتیابیش زۆرمان قسە کردووە لەگەڵ ئەو دۆستانەی دەرەوەی ئاڵمانیش زۆرمان قسە کردووە تەنها داخوازێک کە بوومانە لە مەرحەلەی ئەوەڵدا خودی دەوڵەتی ئەڵمان بە ڕسمیەت ناساندنی تۆریلیستبوونی سپای پاسداران و دەستکوردکردنی هەموو مەعامەلەتەکانی کەوا دەیکا دەستی لێبازە جایتر بگرە مەعامەلاتی نەوت بێم و دەستدرێژی بە هەر نەو تەجارەتێک بێکەوە لە سەطحی ئوروپا و لە سەطحی ئاسیادا دەیکا ئێمە دەرخواستی سەرەکیمان ئەوە بۆ لە مەرحەلەی ئەوەڵدا ئەگەر جوابی ئێمە دەدەنەوە ویزای بەشەردۆستانیان داوە بە ئێمە و ئێمان هێناوەتە وڵاتێکی ئەمن ئەو داواکاریە و کە بە مافی خۆمانی دەزانین و تەواوی دنیاش دەزانێ چەندە کاریگەریەکی خراپی لەسەر ڕەوەند و ئاسایش و ئارامشی خاوەرمیانە هەیە بە بیخاتە نێو لیستی تۆرەلیستەوە و کە بتوانێ ئێمەش خیاڵێکمان تا حەدێکی زۆر ئاسوودە بێ لەوەی کە بەڕاستی کەسێک هەیە جوابی دەنگی ئێمە دەدات و دەنگی ئێمەش بەجێی خۆی گەیشتووە. کاگەرستو ئەو ڕێکخراوانەیە کە ئێوە ئاماژتان پێکرد تا چەندە هاوکاریتانیان کردوە بۆ بارودۆخی تاکە کەسیەوە لەسەر دەرمانتان لە شوێنی ژیانەوەتان ئایا هاوکاری پێویستیان کردووە بۆتان؟ هاوکاری پێویستەکان ئێمە بە جۆرە ئەوەی کە بە ویزای بەشەردۆستانە هاتووین بە نسبەتی زۆربەی کەسانێک کەوا ڕوویان لە ئەوروپا کردووە شۆنی مانەوە و حەسانەوەی ئێمە باشە کارەکانمان زۆر بە باشی و ڕێکوپێکی دەچێتە پێشێ دکتورەکان زۆر بە دڵ ئاواڵەیی جوابمان دەدەنەوە ئیدارەکان زۆر بە باشی هەڵس و کەوتمان لەگەڵ دەکەن وەکو شەهروەندێکی ڕەنگە دەرەجەیەکی خۆیان نەبین بەڵام چیوا لەوان کەمتریش نین ئەگە ئێمە زۆر جگایان دەچین لێمان دەپرسن خەڵکی چۆن بۆچی هاتوون ئەگەر ئێمە بەسەراتی خۆمانیان بۆ دەژێڕینەوە وەکو چۆن بڵێن وەکو باوەڕکردن باوەڕ بۆ مۆزوعە ناکەن چۆن دەوڵەتێک دەتوانێت تا ئەو حەددا دەڕەندە بێ و ئەو شێوازە لەگەڵێەوە هەڵس و کەوتی کرد بێت تەعاملیان لەگەڵ ئێمە زۆر باشترە زۆر چاکە ئێمەش هەرەوەندەمان ویستووە و ئەوەندەشمان دەوێت چون ئێمە بەڕاستی هەمومان چاوەڕێی ئەوە نین ژیانێکی هەتاییمان لە ئەوروپا بێ لە هەلومەرجێک دەگەڕێن کە بوومان بڕەخس و بگەڕێنەوە ئاو خاک و زێدی خۆمان. بەڵێ کاگەرستو زۆر سپاس ئەگەر ڕوو بە بینەران یان ڕوو بە ئەو کەسانەی کە لە کۆمەلگادا ئێستا چاویان لە تەسویریەوەیە پەیامێکتان هەیە یان قسێکی تایبەتان هەیە فەرموو. سپاس بۆیەوەش بەڵام من پەیامێک لێرەدا هەمە ئەوەڵەن لە تەواوی ئۆپۆزیسیۆنی ئێرانی من باسی ئێران دەکەم چون ئێمە یەک دوژمنی مشتەرەکمان هەیە بە نێوی جەمهوری ئیسلامی داوا لە تەواوی ئۆپۆزیسیۆنەکان دەکەم فعلەن ئەو کشمە و ململانەیە لابن ئێمە وەختی ئەوەمان نییە ئێمە کەسانێکمان هەیە چەند ڕۆژدەوە پێش وەک ڕەزا ڕەسایی مەسەلەن بەداخەوەی ئەعدام کرا
کەسانی دیکەی زۆریشمان هەیە هەم چالاکانی ژینگە پارێز مەدەنی سیاسی لە زیندانەکاندان و تر ئێران بێپەروا خەریکە دەست دەکا بە ئەعدامکردنیان. من داوان لێ دەکەم لە هەموو ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانی و هەموو ئۆپۆزیسیۆنەکانی کوردیش دەست دەنە دەستی یەکدەنگ بن. ئێمە شێرە کوڕانێکمان ئەلان لە ژێر گوڵدایە و کەسانێکی ئەوەندە ئازاد چالاکمان لە زیندانەکاندایە. بەڕاستی فرسەتی ئەوە نییە کە ئێمە بمان هەوێ ئێستا باسی یەکسەری مەسایل بکەین کە دەرخۆری ئەو مۆزوعانیە کە لە شەعنی ئەو مۆزوعادانەیە. تکا دەکەم من لە هەموو هاوڕێیان لە هەموو ئەو کەسانی کە لە نێو خۆدان و لە دەرەوەشن دەست دەنە دەستی یەکتر کە بتوانین پەیوەندیەکی چڕوپڕمان پێکەوە ببێ و فعلا ئەو مەسیری کەوا دەمان هەوێ خاصەتەن لابردنی ئەو ڕژیمەیە یەک مەسیر و یەک هەنگاو و یەک نەفەس بین. من هەر لەو بەرنامەی ئێوە داوا لە هەموو حیزبە ڕۆژهەڵاتیەکان هەموو ئۆپۆزیسیۆنەکان لە بەلوچەکان لە عەرەبەکان لە لۆڕەکان لە فارسەکان گیلەکیەکان هەموو ئازەریەکان تەواویان کانونێکی ڕێکوپێکی هەمبەستگی دروستکەن دەنگی ئەو خەڵکەی نێوخۆ بن. ئەو میلەتە چاوی لە دەمی ئەوانە چاوی لە بەرنامە و بڕیاری ئەوانە. من تکا دەکەم ئەگەر بۆیان جێبەجێ دەبێت لە یەکسەری بەرژەوەندی خۆیان چاوپۆشی بکەن بێنە سەر سەحنا بە خەڵک بڵێن بە میلەت بڵێن ئێمە لە پشتانین بەڕاستی بەرنامەش و پلانیشمان هەیە بۆ دوای نەبوونی ئەو ڕژیمە وەکو ڕەنگە نەتوانین وەکو ئوروپا لە ئاستی ئەوەڵدا ژیانێکی باش بۆ ئەوان مەسەڵگەر بکەین یعنی ئۆپۆزیسیۆنەکان. بەڵام هێستا ئەلەوەی کەوا تێیدا حاکم و تێیدا زاڵمە حاکم نییە حاکم دەبێ عادڵ بێ لەو زاڵمەی کەوا هەیە 100% باشتر دەبێت. بەڵێ کاگەرەست و زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیە زۆر خۆشحاڵ بووم کێوەم ناسی و بەشدار بوون لەم بەرنامەیە. سپاسیەوە دەکەم و دەستی ئەوەش خۆش بکەم. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ کاگەرەست و پاسیار لە بریندارانی شۆڕشی ژینا کە فرسەتی پێیا کرد و لەم بەرنامەیە بەشدار بوو. بەڵێ عەزیزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و هەفتێکی تر و میوانێکی تر کە لەم بەرنامەیە بەشداریەدەم بژین بە شادی و کامێرانی.